لە هەموو شوێنێکیدا جەنگ جێپەنجە و چڕنووکەکانی لەسەر جەستەی ئەم شارە بەجێ هێشتووە. هێڵێکی نادیار نێوانی زیندوێتی و مردن لەم شارەدا جیاکاتەوە. لێرە کرێ پەڕینەوە بۆ ئەو بەری جادەکەی بەرماڵی خۆت پەڕینەوە بێت بۆ بەری مەرگ. باوکێکە چێتە دەرەوە خواردن پەیدا بکات تا منداڵەکانی لە برسانە مرن. ئیتر جارێکی تر بە زیندوی ناگەڕێتەوە بۆ ناو ماڵ و منداڵەکانی. منداڵانی ئەم شارە بە شێوەیەک باسی دیمەنەکانی مردنی خەڵکی شار ئەکەن، وەک چۆن منداڵانی نێو ماڵە ئارامەکان باسی مردنی نێویاریە ئەلەکترۆنیەکان دەکەن. زۆر جار هەوڵی دەرباز بوون بۆ گەڕێکێکی ئارامتر باجەکەی مەرگ ئەبێت. شەهد ئەو مناڵە تەمەن 7 ساڵەیە لێرە لەگەڵ نەنکی ئەژی. ئەو لە بیرەتی باوکی چۆن کوژرا، بەڵام نازانێت بۆچی. ئەو هەموو خەڵکە لەوێ مردن، هیچ شتێک بەدەست نەدەکەوت. برسێتی بوو برسێتی، کیلۆیەک لەو گژوگەیە دەگەیشتە 10,000 دینار، دەستیش نەدەکەوت. خۆزگە هەش بووە، هەموو شتێک بەس بۆ خۆیان بوو. جارێکە ئۆتۆمبیلێکی کیا هات و کەباب و هەموو شتێکی پێبوو، ئەویش بەس بۆ خۆیان بوو. ئەو کاتەی باوکم چووە دەرەوە خواردن بهێنێت، ڕۆشت و ئیدی هەر نەگەڕێەوە. هیچ شتێکی لە بارۆ نازانین. نازانم چەند مانگە. ئەوە 8 مانگە هەتا ئێستا نەمان بینیوە. ئەوە ڕوویدا. لە ناوچەیەکەوە بۆ ناوچەیەکی دی ڕامان دەکرد کە دومان کەوتن خۆمان گەیاندە لای شوانەکە پێی گوتین بڕۆنە ناو بزنەکان، بەناو بزنەکەدا بڵاو بنەوە هەتا نەتان بینن. کە هاتن بە شوانەکەیان گوت ئەو دوو خێزانە چیان لێ هات کە ویستیان هەڵبێن. شوانەکە پێی گوتن وەڵا نەمبینیون. ئەوان ئێمە لە نێو ئاژەڵەکان نەبینی. دواتر ڕۆیشتن، پاش کەمێک فڕۆکە لێدان، لەسەر گردەکەشەوە سوپات تەقەی لێکردن. کەمێک باورودۆخەکە ئارام بووەوە، ئیتر ڕامان کرد ئەوەی بەر تەقە بکەوێت کەس ناتوانێت هەڵی بگرێتەوە. بۆ نمونە خزمێکم مرد، چی بکەم؟ دەمانویست هەڵبین. ئەوەی گەڕا بەوە بۆ لای دایان پێکە و دایان کوشت. کە ئازادکردنی مووسڵ دەستی پێکرد، کوڕەکەم هاتە دەرەوە گوتی دایکە ڕزگارمان بوو. سپاس بۆ خوا هیچ نەما. هەر لەسەر شەقامەکە وەستا بوو، 2 گولەی بەرکەوت، یەکێکیان لێرە و یەکێکشان لەوێ. من لێرە دانیش بووم. باوکی ئەو کچە داماوە هاتە دەرەوە و چووە سەر ئەو شۆستەیە. فیشێک هات، نازام لە کوێوە هات. فیشەکێک لێرە و فیشەکێک لەوێ. 3-4 ڕۆژ بە برینداری مایە و مرد. ڕۆیشتی ناشتمان و هاتینەوە. لە ترسی تەقا لێرە لە باخچەی کابرایەک ناشتمان. 4-5 ڕۆژ تا ئارام بووە، دواتر تەرمەکەیمان گواستەوە بۆ گۆڕستان. تەقەیان لێ دەکردین، فیشەکەکانیان داهاتن بۆمان، بە هاون و بە قەناس بۆردومانیان دەکردین. نازانم بە چیتر. ئەوە بوو کوڕە تاقانەکەم کوژرا. داعشەکان کوشتیان. نان دەهێشت کەس بچێت بۆ گۆڕستان، لە باخچەکەدا دەیان نێشت. وامان بەسەر هات، لەو بەریش هەمان شتیان بەسەر هات. نان دەهێشت کەس بچێت بۆ گۆڕستان. من ئاوا مامۆ، نە بە خێوکەرێک نەموچەیەکم هەیە نە هیچ. باوکیشی نەخۆشی دڵی هەیە، هیچ شتێکیشمان نییە. سیرکەن ماڵەکەمان چۆنە، منیش لە بارێکی خراپدام، ئەو بۆ موچەکەی دەیژیاندین، خوا دەیژیاندین و ئەو کوڕم لاوەتی ئەو نەماوە ئێمە هەمومان هەتی و کەوتوین. من ئێستا بێ باوکم مردووە. اسحب انت، انا اسحب الطاح الحقيقه الخاطر ربه. يلا العالبين. ئەمە عەبدوڵڵایە، ڕۆژانە بەناو شاردا دەگەڕێت. لەگەڵ بینینی دیمەنی وێرانبوونی شار و توند و تیژیەکان، زۆر جار ئەسپی تەنیا و
ئەسپی برسی و ئەسپی بریندار ئەبینێت، بەڵام لە توانایدا نییە هیچیان بۆ بکات. من ڕۆژی 22/12 لای خانەوادەکەم بووم. 2 ڕۆژ مامەوە لایەن. ڕۆژی 24/12 گەڕامەوە ئەمبەر کە لای خانەوادەکەم هاتمەوە. دوای 4 ڕۆژ ئازاد کراین. ئەوان زۆر نیگەرانی ئێمە بوون لەوەی سوپادێتە ناوەوە. ئەوان زیاتر نیگەرانی ئێمە بوون. 3-4 ڕۆژ دوای ئەوەی ئازاد کراین تەلەفۆنکردن دەستی پێکرد. من پەیوەندیم پێوەکردن، گوتیان حاڵتان چۆنە؟ گوتم باشین. ئەی ئێوە چۆنن؟ گوتیان ئێمەش باشین. پێش داگیرکردنی مووسڵیش چەکدارانی داعش دەستیان ئەگەیشتە ناو شارەکە و هەر کات بیان توانایە نەیارەکانی خۆیانە کوشت. کاتێکیش مووسڵیان کۆنتڕۆڵ کرد، سەرەتا ئەوانەیان کردە ئامانج کە پەیوەندیان هەبوو بە سوپاوە یان بە دامەزراوەکانی تری حکوومەتی عێراقیەوە. من و خێزانەکەم و دوو کوڕەکەم پێکەوە دەژین. ئێستا فەرمانبەرم لە بەڕێوەبەرەتی تەندروستی نینەوە. خێزانەکەم فەرمانبەر بوو لە کۆمسیۆن بە گرێبەست. کوڕەکانم لە سوپادا بوون، یەکێکیان لە فیرقەی 2، ئەوەی دیکەیان لە تکریت. ژیانی خۆمان دەژین. هەر یەکەمان خەونی خۆی هەبوو، هەر یەک تمۆحی خۆی هەبوو. بەتەنیا منە و مەرگەساتە نەژیاوم. دەبینین سەدان خێزان هەن، بە سەدان کەس هەن، بە ئاشکرا جێگە پەنجەی داعشیان پێوە دیارە، بە خۆیانەوە، بە ماڵەکانیانەوە و بە خێزانەکانیانەوە. کەسانێکی زۆر منداڵەکانیان هەتیو کەوتون، ژنان بێوەژن بوون. ئەوەیە مووسڵی ئێستا. کوڕە گەورەکەمیان کوشت. هێشتا سوپاش لە ناو مووسڵدا بوو، ئەویان کوشت. ئەشرەف لە لای زانکۆ بوو، دەگەڕایەوە بۆ ماڵەوە بە سەیارە. ئەو کاتە سیارەیەکی یاسرامان هەبوو. ڕایان گرت بوو، هێنابوویانە دەرەوە لە سیارەکە و کوشتبوویان و بەجیان هێشت بوو. دواتر تەلەفۆنیان کرد، گوتیان لەبەرەوەی لە سوپادا بووە کوشتومانە. ئەوان هێشتا لە دەوروبەری ناوچەکە بوون. سوپا پاشەکشەی کرد و ناوچەکەی بەجێ هێشت. یەک فیشەکیان نەتەقاند. ئەگەر ناشتێکی باوەڕ پێ نەکراوە چەند چەکدارێکی کەم بێن بەرامبەر 4 فریقە ناو مووسڵ و مووسڵ بگرن. ئەقڵ نایبڕێت، بەڵام ئێمە باجەکەیماندا. تەنیا لە یەکشتدا دادپەروەر بوون، ئەویش دابەشکردنی کوشتن بوو بەسەر هەموو خەڵکدا. کوشتنی کورد، کوشتنی عەرەب، کوشتنی یەزیدی و مەسیحی هەر هەمووی. لەوەدا من پێت دەڵێم لەوەدا دادپەروەر بوون. من ژنەکەم و منداڵەکانم و ماڵی خوشکەکەمم لەدەستدا. هەر حەوتیانم لە ماوەی 3 مانگدا بە خاک سپارد. هەواڵگریان هەبوو لە هەموو ناوچەیەکدا. بۆ فەرمانبەرانی 3 وەزارەت دەگەڕان: وەزارەتی داد، وەزارەتی بەرگری و وەزارەتی ناوخۆ. ئەو سەیانە دواتر ڕاگەیاندنیشیان بۆ زیاد کرد. دەستیان کرد بە گێچەڵکردن پێیان. لەبەرەوە بڕیاریاندا مووسڵ بەجێ بهێڵن. یەکەم جار ڕۆیشتن گەیشتنە نزیکی بازگەکە و نەیان هێشت دەرچن و گەڕانەوە. جارێ دووەم پاشماندبوونێکی زۆر شوفێرێکمان پەیدا کرد، گوتی من دەیانپەڕێنمەوە. کاژێر 5 بەیانی دەرچوون. هەرکە گەیشتبوونە بازگەکە گیرا بوون. ڕۆژی 7/8/2015 گیران. هەواڵمان دەپرسین، کەس جوابی نەداینەوە و هیچمان بەدەست نەکەوت. 7 مانگ بۆ 19 مانگ هاوڕەیەکم لە پزیشکی دادوەری پەیوەندی پێوە کردم، گوتی تەرمی کوڕەکەتیان هێناوە. گوتم باسی چی دەکەیت؟ گوتی بەخوا. ڕۆیشتم بینیم، لیستەکان گەڕان بینیم، هاوژینەکەشمی تێدا بوو. بە خاکم سپاردن و هاتمەوە ماڵ. بۆم نەبوو پرسەشدا بنێم، سەرخۆشیش نە، قەدەغە بوو. دوای کۆچی ئەوان بەتەنیا لە ماڵەدا دادنیشم. خۆم و ئەم منداڵە هەتیوەی کە وەک ناوم ناوە دەرمانی زامەکان. دوای ڕووداوە خوشکەکەم و خانەوادەکەیم لە دەستدا. 4 کەس بوون. ئەوەشی هاتە سەر زامەکانم، یەک لەسەر یەک. خانووی بەرامبەریان داعش بوو. فڕۆکەکە 3 خانووی بردومان کرد. یەکێک لەوانە ماڵی خوشکەکەم بوو. خانەوادەی خوشکەکەم 4 کەس بوون، خوشکەکەم و کچەکەی و کچی کچەکەی و زاوەکەی. هەر چواریانم لە ناوچەی 7 تەمووز بە خاک سپارد.
ئەم منداڵەش هەم مایەی خۆشی بوو بۆم هەم مایەی ئازار لەبەرەوەی نەخۆشی فراوانبوونی میزەڕۆی هەیە و گورچیلی ڕاستی وەستاوە و باری تەندروستی خراپە. بردمە لای زۆربەی دکتۆرەکانی مووسڵ چارەسەرم دەست نەکەوت. باوەڕ مەکە مرۆڤ کەسێکی خۆشەویستی لە دەست بدات و بیری بچێتەوە. تەنانە دەو کاتەی بە تەنیا دانیشتویت و نان دەخۆیت. وای دەبینی ئەوانیش بە چواردەوتەوە دانیشتون. باوەڕ بکە زۆر جار بەیانیان بەدەنگی ئەوان خەبەرم دەبێتەوە. هەڵام دەستێنن دەچم بۆ سەرکار. من دڵنیام یان بۆ نوێژی بەیانیان زیاتر لە جارێک ژنەکەم خەبەری کردومەتەوە. من ناوم عەبدوڵڵا غەسام عەبدوڵڵا خزرە لەدایک بووی ساڵی 2002 تەمەنم 14 ساڵە. ئەسپەکەم ناوە زووزوو. پێشتر ئەسپێکی ڕەشمان هەبوو نای ڕەهەف بوو. 3 ساڵ لامان مایەوە کە چەکدارانی داعش هاتن لێرە بوو بە شەڕ. فیشەکێکی 14 ملیم بلۆکی تەویلەکەی کون کرد و سنگی پێکا و کوشتی. پێش ئەوەی ئەمە ڕووبدات من شۆردم ئینجا بردمەوە تەویلەکەی خۆی. ئێوارەکە هاتمەوە بە براکەمم گوت هەستەکەم ئەسپەکەمان مردووە. کە چوین دەرگای ژوورەکەیمان کردەوە ئەسپەکە مردبوو. باب الغرفة ماله ميت. زۆر ئاژەڵمان لە دەستداوە خەمم بۆ نەخواردەوە بەڵام کە ئەسپەکەم مرد فرمێسک لە تاوەکانم هاتە خوارەوە. هەموو 2-3 ڕۆژ جارێک نوکەیەکیان دەکرد و من تەلەفۆنم بۆ دەکردنەوە. ئەو کاتەش کە ئازادکردنی بەشی ڕاست دەستی پێکرد بن زیاتر نیگەرانیان بووم. خەمی ئەوانمان بوو چونکە خێزانێکی گەورە بووم. من شامپۆ و سابوون دەفرۆشم بەیانیان کاژێر حەوت هەڵدەستم لە خەو خۆم دەشۆم و نانی بانی دەخۆم و خۆم دەگۆڕم و ئەسپەکەم زین دەکەم و دەردەچم بۆ کار. دەچم بۆ سۆمەر بۆ جەدیدە و میثاق دەگەڕێم و شەقامی 30 و 61. لە 17 تەمموز بوو بە شەڕ و تەقەکردن. گوتیان داعش نزیک بووەتەوە لە مووسڵ دەکەوێت. 4 ڕۆژ یان 6 ڕۆژ دواتر دراوسێکەمان تەلەفۆنی بۆ کردین گوتی کارەبای نیشتیمانی هەیە و ئاوێکی باش هەیە دەگاتە تەنجەکان و ئاساییشێکی باشیش هەیە و چەکدارانی داعش ڕێگاکانیان کردووەتەوە. ئێمە دڵخۆش بووین و گەڕاینەوە گوتمان تەقینەوە و ئەو شتانە نەماون. لا ناوچەی دەواسە بووم لە سەرکار چەندین جار نەک جارێک و دوان زیاتر لە 25 جار چەکدارانی داعش دەهاتن و دەیانگوت بۆچی بەیعەت نادەیت و جیهاد بکەیت لەگەڵماندا. هەموو جارێک من دەمگوت جیهادی من ئەوەیە خێزانەکەم بەخێو دەکەم. عیش ئالی جیهاد عیش ئالی. لە یەرمووک کەسێکیان کوشت. یەکێک لە 17 تەمموز، یەکێکی دی لە زەنجەلی، یەکێک لە بابت جەدید، یەکێکی تر لە سەعاتەکە. لە هەموو ناوچەیە کەسێکیان دەکوشت و بە بۆڕیەوە هەڵیان دەواسی و نزیکەی هەفتەیەک تا 10 ڕۆژ بە هەڵواسراوی دەمایەوە. کەسێکیان دەکوشت بە فیشێک دەیان نا بەسەریەوە. یەکێک بە چەقۆ سەریان دەبڕی. دانەیەکی تر بەو شێوازە نا بە گوێزانی ڕیشتاشین دەیان کوشت و برینێکی کەمیان دەکردە ملی و هەڵیان دەواسی بۆ ئەوەی بەهێواشی بمرێت. کوڕێک هەبوو دایکی پێیگوت وەراگینا بەخوا سرت دەبڕم. یەکێک لە حیزبا گوێی لێبوو هات پێیگوت تۆ سوێندت خواردووە دەی دەبێت سەری ببڕیت. گوتی چۆن شتیوا دەکەم ئەو کوڕمە. داعشەکە گوتبووی شتیوانیە تۆ سوێندت خواردووە. دواتر داعشەکە منداڵەکەی گرت و لە بەردەمیدا سەری بڕی. ئەوەی دەیجێرمەوە ڕووداوێکی ڕاستیە. ئەو کوشتن و بڕینەی ویسام باسی ئەکات بەشێک بوو لە ژیانی ڕۆژانەی مووسڵ لە سەردەمی خەلافەتەکەی ئەبوبەکری بەغدادی. ئەو کاتەش کە شەڕی ئازادکردنی شارەکە دەستی پێکرد دانیشتوان هەوڵی دەربازبوونیان ئەدا پێش ئەوەی ماڵەکانیان ببێتە گۆڕەپانی جەنگ. بیرمان لەوە کردەوە خۆمان ئازاد بکەین.
ئەو کاتە من لە ماڵی پورم بووم لە ناوچەی تەیران سەیری هەواڵەکانمان دەکرد ماڵی باپیرم لەبەری چەپ تەلەفۆنیان بۆ دەکردین و دەیانگوت ئەوە سوپادێت ئازادتان بکات ئەو کاتە من کچێکی ساوام هەبوو دەچووم شیرم بۆ دەکڕی 12 قوت و یان 13 قوت و شیرم بۆ دەکڕی لەبەرەوەی شیری منداڵ نەبوو دەچوومە نەوە بازار چەند شیرم ببینایە دەچووم پارەم قەرز دەکرد و دەمدا بە شیر لەبەرەوەی ئەگەر شیر نەبێت ئەو منداڵە دەمرێت فەرماندەیەکی سوپا بە ئەفسەرێکی گوت ڕێگەیەکی سەلامەتمان نیشان بدات پێی گوتین لێرەوە بڕۆن و لەو دی و دواتر کەوتینە ناوچەیەکی چۆڵەوانی هیچی لێ نەبوو تەنیا یەک ماڵ لە ناوەڕاستی ئەو دەشتەدا بوو دەستمان کرد با ڕۆیشتن چەند خێزانێک بووین کچی مامەکەم لە پێشی هەمومانەوە دەڕۆیشت باڵایەکی سپیەوە کوڕێک لەو بەرەوە هاواری لێکردین ویستی شتێکمان پێ بڵێت فریان نەکەوت قسەی تەواو بکات قەناسەکە لێی داین فیشێکێکی نا بە پشتی کچە مامەکەم پارچە فیشەکەکە بەر منداڵەکەم و خوشکەکەم کەوت خوشکە بچووکەکەم لە پۆلی پێنجەمە ئێستا ئەویش پارچە بەرسەری کەوت کچی مامەکەم بەرامبەر قەناسەکە کەوت بوو کۆچی دوایی کرد خودالی خۆش بێت ویستمان تەرمەکەی بێنین قەناسەکە تەقەی لێ دەکردین پاڵکەوتین و خۆمان نووسان بەگڵەکەوە و تەرمەکەیمان ڕاکێشا و خستمە عەربانەیەکەوە لەگەڵ کچەکەمدا گەڕاینەوە بۆ ناوچەی تەیران و ماڵێکمان دۆزیەوە باخچەی هەبوو لێدانی قەناسێک بەخوا بەزەی نییە بهێنە بەرچاوی خۆت کچی مامەکەم 25 ساڵ بوو فیشەکەکە بەرلایەکی کەوت بوو کە ڕامان کێشا قۆڵێکی لێبەوە پارچەی فیشەکەکە کە بەر کچەکەم کەوت بوو بەرسەری کەوت بوو چاوی ڕاستی و لای ڕاستی سەری و ملی پێوە نەما بوو تەنیا لای چەپی ما بوو ئەو ڕۆژت بیرە کە دەرچوین من تیبم بە باوەشەوە بوو کە قەناسەکە تەقەی لێکردین نەمان بینی تیبەش خەوت بوو نەشگریە چەند نازدار بوو هەر نەگریە ئێمە و قەناسەمان نەبینی کە تەقەی لێکردین بەس هەستم بەوە کرد کە سرم شتێک برینداری کرد و ئازاری هەیە بیرتە چەند نازدار بوو بەڵام لە دەستمان چوو زۆر عاقڵ بوو نەدەگریا دوایین دایبیمان پێوە کرد و دەرچوین زۆری خۆش دەویستین لە لای ئێمە نەبووە بێدەنگ نەدەبوو لای دایکی ژیر نەدەبوو کە داهاتە لای ئێمە ژیر دەبوو بەس ئەو قەناسە خوددا لێی ڕازی نەبێت پێکای من زۆرم خۆش دەویست دەچوومە دەرەوە لەگەڵ خۆم دەمبرد جارێکیان داعشێک پێی گوتم بیبەرە ژوورەوە ڕووپۆش بپێچە گوتم بڕۆ ڕووپۆش بە دایکت ببەستە اینجا وەرە بە منی ببەستن تەنانەت دایکیشی بەجێی هێشت دایکم بەخێوی کرد من و دایکم بەس هەر کە باوکی دەبینی دەستی دەکرد بە پێکەنین تەنانەت خەونم پێوە دەبینی هیچی نەبوو دواتر خەونم پێوە بینی دەیگوت ئەم ئەخر بیری دەکەین هاوڕەکانم زۆریان خۆش دەویست ئەو هاوڕێشم کە زۆرم خۆش دەویست ئەویش مرد بەس ئەو کاتەی مرد هیچ دەنگێکی لێوە نەهات دایکمی زۆر خۆش دەویست کە چووە دەرەوە ژیر نەدەبووە تا دایکم نەهات باوە لەو کاتەوەی تیبە مردووە دایکم هەتا ئێستا هەر دەگریە
تا ئێستا جانتاکەیمان ماوە خوێناوی بوو تەنانەت ئەو شیرەی لە دوای ئەو مابەوە بردمان لەکەم پیاوەڕەکان کردمان بەخێر خەڵک هەبوون شیرەکان وەرنەدەگرت لە ترسیەوەی منداڵەکانیان لە دەست بدەن بەڵام خەڵکی باشتر هەبوون وەریان گرت ئەو کاتەی سوپان نزیک بووەوە لە ناوچامێلیەکانی وەک گەراجی بەغدا و بابەت جدید لەوان نزیک بوو بۆیە ویستیان ڕاکەن بۆ لای سوپا تەلەفۆنم بۆ دەکردن دەیان گوت کەس دەناسیت زانیاریت هەیە منیش دەمگوت سوپا لە فلان ناوچەیە و لە فلان ناوچەیە ئەو کاتەی سوپا ئاراستەی خۆی گۆڕی بەرەو تەمووز ئەوان وریان ڕووخا وتیان ڕاکەین باشترە کە دەرچوون بۆ ئەوەی ڕابکەن یەکەم ڕۆژ نەیانتوانی و گەڕانەوە دوم ڕۆژ تا نیوەی ڕێگا و گەڕانەوە سێم ڕۆژ گیران 2 ساڵ پێش ئێستا ئەو کاتەی ڕۆژ بە ڕۆژ لیستی حرامکراوەکانی داعش زیادی ئەکرد راپۆرتێک یان تەنیا قسەیەک بەس بوو بۆ ئەوەی تاوانبار بکرێیت زۆر جاریش بێ ئەوەی هیچت کردبێت لای ئەوان هەر تاوانبار بوویت ڕوبەڕووی قورسترین سزا ئەکرایتەوە و خوێنت حەڵاڵەکرا مافی ئەوەشت نەبوو داکۆچی لە خۆت بکەیت ڕۆشتم بۆ بازار کاژێر یازدەی بەیانی بوو جەماعەتێکیان هێنا بۆ ئەوەی بە تۆمەتی نێربازیکردن فڕیان بدەنە خوارەوە بە بڵندگۆیەک هاواریان کرد خەڵکی لەو ناوەکە بۆ من ئەوم بە چاوی خۆم بینی سەریان خستنە سەر باڵەخانەکە و فڕیاندانە خوارەوە هەمانە ڕۆژەی عومەری برامیان برد ئێمە بانگێشتی نان خواردنی ئێوارە بووین لە ماڵی خاڵم هاتن گوتیان لێرەیە کوتمان بڵێ خێرە کوتیان وڵا شایەتیەکەیە حاکم داوایە کات شایەتی بدات بەخوا لە ناو جێگاکەی خەوت بوو خوا شایەتە بەو ڕۆژە ئێمە گیاندام ڕۆژە شایەتی با شایەتی بدات کێشە نییە لە خەو هەڵمانساند و سواری تۆمبیلیان کرد و بردیان کەش و هەوای ئەو ڕۆژە زریانێک بوو وەسف ناکرێت دەتویست بڕۆی بەردەمی خۆتت نەدەبینی ئێمە چاوەڕێ ئەومان کرد شایەتیەکە بدات و بیبن بۆ لای قازی و قسەی لێ وەرگرن و هەمان شەو بیگەڕنەوە ئێمە لە خۆمان دڵنیین دەیبەن بۆ شایەتی و تەواو ئێخۆ کەسیش ناتوانێت پێیان بڵێنە براکەم گەڕابوو و پێیگوتبوو مەترسە دەستی خست بۆ سەرشانی و گوتبووی مەترسە عومەر ئاوڕیدا بۆ بە پێکەنینەوە گوتبووی ناترسم لە چی بترسم هیچم نەکردووە ئەو شەوە نەهاتەوە بەیانیش نەهاتەوە ئێمە سەرمان سوڕما لەسەر و بابەتەی بردویانە پێشەوەی ئەو بەرن بیستمان لە گەڕەکی انتسار نزیکەی 50 کەسیان بردەبوو هەمویان منداڵی هاوتەمەن بوون ڕۆژی دووەم نەهاتەوە ئێمە ئاراممان لێ هەڵگیرا دەچوین بۆ ئەو بنکەیە دەمان پرسی کێشەکە چییە لەکوێیە دەیان کورد نازانین دوای ئەوەی کوشتیان گوتیان هەموو ئەو کاتەی بۆی گەڕاون ئەو لەم بنکەیە بۆ پێیان ناگوتین لێرە بنکەیەکە بوو هاتینە لایەن کوتیان لای ئێمە نییە ئەی باشە چی لێ هات دەگەڕین نەمان دەزانی چی بکەین ئەو منداڵە هەرچی نزیک بێ لەو بابەتەوە نەیبووە ڕۆژی پێنجشەممە گروپی حسبە بە سیارەوە هاتبوون بە بڵنگۆ هاواریان دەکرد و خەڵکیان کۆ دەکردەوە گوایە خەڵک دەکوژن خەڵکیش ڕایان دەکرد خەڵکی تر بە دوایاندا دەڕۆیشتن منداڵان و ژنان هەموو لەو ناوە کۆبوونەوە ئەو عالەمە هاتبوون بوو بۆ ڕۆژی قیامەت ئێمەش لەگەڵ و خەڵکە ڕۆیشتین بزانین مەسەلە چییە پێشبینی ئەومان نەدەکرد بەو خێراییە ڕۆژی شەممە کەسێک بگرن و ڕۆژی پێنجشەممە بیکوژن ئەگەر بمبەن بانگمکەن شایەتی بۆ بدەم بەخوا 100 جار بە قورئان سوێن دەخۆم منداڵی خۆم و خۆم پەروەردەم کردووە ئەزانم ڕۆشتی چۆنە ئیماندار بوو ڕۆژوی ئەگەر نوێژی ئەکرد قورئانی دەخوێن دەچوو بۆ مزگەوت دنیا سەر و ژوور ببوو چییە بینایەکی دووقات و لە خوارەوە بلوکیان کەڵەکە کردووە بۆ ئەوەی فڕیان بدەنە سەر بلوکەکان
کەسێک هەیە لێ دەمان ناسێت هاتە لام گوتی دەرگای سیارەکە کرایەوە عمەری براتم بینی لە ناو سیارەکەدا هاواری لێکردم و گوتی فلان کەس دەمەوێت ئەم قسەیە بە دایک و باوکم بگەێنیت سوێند بەخوا من زوڵم لێکراوم و هیچم نەکردووە ئەوەندەمانزانی سیر دەکەینەوە کوڕەکەمانە هاواری دەکرد هەموو دنیا دەزانێت کارە ساتێک بوو بەسەر هەموو ئەم ناوچەیە هات دەیگوت بەخوا بێتاوانم ئەتان دەمە دەست خوددا بە خوددا بێتاوانم دەتان دەمە دەست خوددا بە خوددا بێتاوانم دەتان دەمە دەست خوددا ئەوانیش بە پاڵپێوەنان دەیان هێنا و ئەو هاواری دەکرد و دەیکوت بە خوددا بێتاوانم دەتان دەمە دەست خوددا بە دایک و باوکم بڵێن سوێن بە خوددا بێتاوانم بە خوددا بێتاوانم دەتان دەمە دەست خوددا خەڵکی ئەو ناوە نازانم چیان لێ بەسەر هات هەمووان قژیان وەک دڕک وەستا بوو ئەو هاواری دەکرد و دەیکوت سوێن بە خوددا بێتاوانم و پاڵیان پێوە نا بۆ خوارەوە کەوت بەسەر بلۆکەکاندا هەستایەوە یەکێک هات و بە بلۆک لێیدا تا کوشتی ئێمە واقمان وەڕما بوو دواتر چی بکەین ئێمە ڕامان کرد خەڵکی کۆبووەوە و بوو بە هەرا هەڕەشەیان لێ دەکردین چەکیان لێ ڕاکێشاین و میلیان هێنایەوە خەڵکی ناوبژیان دەکرد نەمان دەزانی چی بکەین دواتر ترساین سەرباری ئەوە یەکێکی دیکەشمان بکوژن کوڕەکانم کۆ کردەوە و هێنامە لای خۆم تەرمەکەیمان دەوێت ناماندنەوە ئێ باشە ئێستا خوشتوتانە تەرمەکەمان بدەنەوە نەیاندا کیسەیەکی نایلۆنی هێنا زنجیری پێوە بوو کردیەوە و تەرمەکەی تێخست و دایخستەوە ئەحمەدی برای هات بە دەموچاوی خۆی دەکێشا گوتمان چی بووە؟ گوتی بە چاوی خۆمان بینیمان عومەریان فڕێدایە خوارەوە گوتم ئەوە تۆ چی دەڵێ؟ گوتی بەخوا تووشی شۆک بووین باس ناکرێ ئەو شەوە چیمان بەسەر هات سوێن بەخوا خەڵکی دەیگێڕنەوە لەم ناوچەیە کە دەمان ناسن دەڵێن ئەو ئێوارەیە کەس نانی نەخواردووە ئەو کەسانەی خەڵکی سۆمەر ڕووداوەکەیان بینی دەڵێن ئەو منداڵە تاوانی نەبووە ڕۆشتین بۆ دادپزیشکی ساردکەرەوەکەمان کردەوە کاتێک زنجیرەکەمان کردەوە سوێن بەخوا دەتگوت خەوتووە سەیرت دەکرد هەستت نەدەکرد مردبێت وەک خەوتووە بوو گەڕاین بۆ ئەوەی ڕاستیەکەمان دەست بکەوێت دەستمان نەکەوت فایلەکەیمان دەویست ویسمان ببینین تا بزانین بڕیاری دادگا بووە شایەتی هەبووە کێ بووە شایەتی داوە نازانین ناویان لێگۆڕاوە نازانین بۆیان تێچاندووە نازانینەوەی شکاتی لێکردووە شتێکی لەگڕیدا هەبووە نازانین قازی بە زوڵم حکمی بۆ دەرکردووە نازانین چییە منداڵێکی سەم لێکراوە بە خوددا سەم لێکراوە هەمومان دەمرین بەڵام هەریەکە و ڕۆژی خۆی کەس نامرێت لە ڕۆژی خۆیدا نەبێت کەس هیچ کەس ناکوژێت بەڵام هۆکار هەیە و ئەم هۆکارانە بریندارکەرن منداڵەکەمان لە دەست چووتەوە ڕۆیشت لە هیچ و خۆڕایی ڕۆیشت بەستەم لێکردن من ئەسپەکەی خۆم خۆش دەوێت ئەگەر نەخۆشێکی هەبێت دەیبم بۆ ڤێتەنەری هەر کاتێک زانیم نەخۆشە دەیبم ئەگەر شتێکی بێ دەرزی لێ دەدەم و دەرمانی بۆ دەکڕم و بۆی دەکەم و ئاو ئالیکەکەیەوە بۆ ئەوی بیخوات ادري السجل خشبه سنتيه توصاله هيك مسكيشه بس مسكيشه وهي هاي اللي يسحب فيه ما يفيد له لا شديناها بتشوف
کاتێک بوو بە شەڕ و پێکدادان وردە وردە خواردن کەم بووەوە. بنکەکانی ئاو بەربردومان کەوتن و ئاو بڕا کارەبا بڕا. عیسام هاتە ماڵەوە وتی مناڵەکان کۆ بکەنەوە و هەمووتان بچنە ژوورەکەەوە لە نەهۆمی خوارەوە. هەر کە چووە دەرەوە گەشتە سەر سوچی کۆڵانەکەمان موشەکەکە کەوت. فڕۆکەکە لێدا و ڕۆشت. خەڵکی گەڕەکەکە هاتن بۆ لامان. ئێمە هیچمان نەدەبینی، دنیا تاریک ببوو لە بەرچاومان. دوای نیو کاژێر زیاتر ئینجا توانیمان ببینین. سەیری منداڵەکانی چواردەورم دەکەم هیچیان لێ نەهاتووە. ئیدی بانگی کوڕەکەمم کرد. عیسام عیسام کوڕەکانی دیکەم هاتن، ئەوان ماڵیان جیایە، گویان لە بردومانەکە ببوو هاتبوون بۆ لامان. گوتم حسێن کوا عیسام؟ وتی لە دەرەوەیە شەقامەکە پاک دەکەنەوە بلۆک لا دەبات. نافع هات وتم نافع کوا عیسام؟ وتی لە دەرەوەیە شەقامەکە پاک دەکاتەوە مەترسە. وتم ئەوە چووە دەرەوە و موشەکەکە کەوت، خوا بکە شتێکی لێ نەهات بێ. وتی نا هیچ نییە. حسێن هات و وتی دایکە هەستە دەدبم بۆ ماڵی خۆمان. وتم لێرە دەرناچم تا پێم نەڵیت کوا عیسام؟ وتی دایکە. عیسام کەوتە ژێر بلۆکەکانەوە مرد. بەتانەیەکیان هێنا و پارچە پارچە گۆشتی عیسامیان تێکرد و بردیان بە خاکیان سپارد. ئێمە لای حسێن ماینەوە. 4 ڕۆژ بوو لای ئەو بووین. گوتی دایکە با دەربچین بۆ ئەو بەر. گوتم کوڕم بەخدا دەترسم ئێوە شتێکتان لێ بێت. من کێم ماوە؟ گوتی بەخوا دایکە ئەوەی خوددا نووسی بێتی ڕوو بدات هەڕوو دەدات. تەلەفۆنی بۆ کردم گوتی بەتەماین ڕابکەین. گوتم ئەگەر سەلامەت نییە دەرنەچن. گوتی نا پەنا بەخوا ڕێگە سەلامەتە. قسەکانی وەک ئەوە بوو لەو دنیاوە بێت. گوتی ئەگەر دەربچین ئیدی ناگەڕینەوە. نوێژی بەیانیمان کرد دەرچوین. هەرکە دەرچوین نەگەشتووینە شەقامی سەرەکی. داعشەکانێمیان بینی؟ گوتیانەوە بۆ کوێ دەڕۆن؟ خەسوم گوتی بەخوا کوڕەکەم مردۆ بە خانوێک دەگەڕین. داعشەکە گوتی حاجی ژن ئێستا من خانوت بۆ پەیدا دەکەم بچنە ناوی. گوتی ئەو کۆمەڵە لەگەڵ تۆن؟ گوتم بەڵێ کوڕەکان و بووکەکان من. کوڕەکانی بانگ کرد هاتنە لای پرسیاری لە کوڕەکەم کرد. گوتی بۆ کوێ دەڕۆن؟ گوتی بەخوا دەمانەوێت بچینە بەری ئەو بەر ئیش و کارمان نییە و نەبوو نییە و ئێمەش خێزانێکی زۆرین زیاتر لە 30 بۆ 32 کەسی نانمان نییە ئاومان نییە. گوتی قەیناکە من دەتان پەڕێنمەوە. گوتمان تۆ؟ گوتی بەڵێ بەخوا. من گەڕامەوە بۆ لای و گوتم براکەم نەممان پەڕێنەوە و نەخۆتمان پێوە هیلاک بکە. ئێمە لێرەوە دەگەڕێنەوە بۆ ماڵەوە نە تۆ ئێمە دیوە و نە ئێمەش تۆمان دیوە. بەخدا سوێندی خوارد 3 جار سوێندی خوارد. گوتی من سۆراغی ڕێگەکەتان بۆ ئەکەم و دەتان پەڕێنمەوە و کوڕەکان باوەڕیان پێکرد. بردیانین بۆ شەقامی خەزرەج. لەبێ خانووی چۆڵ هەیە خۆیان دەستیان بەسەرداگرتووە. هەمومانیان خسەناو ماڵەکەەوە ژن و پیا و منداڵ. دەرگاکەی لەسەر داخستین و وتی ئەچم سێری شەقامەکە ئەەکەم. حاجی ژن ئەگەر سەلامەت بوو دەتان پەڕێنمەوە. دوای 5 خولەکدا بارین بە سەرماندا. گوتیان چۆن دەڕۆن چۆن ڕادەکەن؟ دەڕۆن دەچن بەلای حەشت ئێوە وا. گوتیان دەی ژنەکان بڕۆن و پیاوەکان بمێننەوە. گوتی بووکەکان و مناڵەکانت بەرەو بڕۆرەوە بۆ ماڵەوە. پێمان گوتنەوە بۆچی ئێمە بڕۆین؟ ئەی پیاوەکانمان؟ گوتیانەوان نان چەند قسەیەکمان هەیە لەگەڵیان دەکەین و بەریان دەدەین. گوتم براکەم منداڵەکانی من هیچیان نییە ئەوەی کە ڕوویدا بۆم باس کردیت هیچمان لێ نەشاردیتەوە. گوتمان ئاوایە تۆش گوتت کێشە نییە. گوتی بەخوا حاجیژن شەقامەکان قەڕەباڵەخن ناتوانن بپەڕەنەوە. گوتم براکەم ناپەڕینەوە ئەو بەر کوڕەکانم بدەوە دەگەڕێنەوە ماڵی خۆمان. گوتمان ئازاریان نادەن؟ گوتیان سوێند بە خوددا ئازاریان نادەین. گوتیان 5 خولەک لێ پرسیینەوەیکی ئاساییەوە بەریان دەدەین. ئێمە باوەڕمان هێناکە نایان کوژن بەس قسەیان لەگەڵ دەکەن. ئێمە دەرچوین و کوڕە بچووکەکەم لای باوکی دانا. گوتم بەڵکو بە زەیان پێدا بێتەوە بەری بدەن. دوای 2 کاژێر داعشێکیان هات کوڕەکەمی هێنایەوە. گوتم ئەی پیاوەکەم. گوتی جارێ لێ پرسیینەوەیان ماوە. من تەلەفۆنم بۆ کردن گوتم دەنگ و باستان گوتیان وەڵا بەیانی دەرچوین و گیراین ژن و منداڵەکانیان بەرداوە و پیاوەکانیان گلداوەتەوە لای خۆیان.
خەزوری کوڕەکەم هات پیاوێکی بەتەمەنە بەیانی کە دەرچوون لەگەڵمان بوو گوتمان هاتیتەوە گوتی بەڵێ بەریاندام گوتمان کەواتە سوپاس بۆ خوددا هیوایەک هەیە بگەڕێنەوە مادام تۆیان بەردا ئەی کوڕەکانم گوتی بە خوددا خستویان نەژوورێکەوە تا لێیان بدەن گوتم کێشە نییە با لێیان بدەن با دەستیان بشکێنن با قاچیان بشکێنن بەس ئازادیان بکەن. کوڕە گەورەکەمیان بەردا گوتمەی باوکت گوتی لەوانەیە باوکم بکوژن. بەس خوددا دەزانێت چیم بەسەر هات من و ئەو منداڵانە هاوار دەکەن و داوای باوکیان دەکەن کوڕ دەگری داوای باوکی دەکات و کچ دەگری داوای باوکی دەکات و منیش کە دایکم 5-6 ڕۆژ پێشتر کوڕێکم ناشتووە. ڕۆژی سێم ئێوارەکەی ئەم پیاوە هات باوکی بووکەکەم وتی دایکم لە هیوای گەڕانەوەی کوڕەکانت مەمێنە وتم بۆ هیوان بە خوددایە وتی کوڕەکانت کوژراون وتم ئەی باوکە بۆ وتی بە خوددا کوشتنیان و تەرمەکانیان لەسەر شەقامی بابجەدید فڕێدراون. من لێرە و ئەوان لەوبەر نەمتوانی چارێک بدۆزمەوە نەمدەزانی چی بکەم حەزم دەکرد باڵم هەبوایە و بفڕیمایە بۆ لایەن. ڕۆیشتین تەرمەکانیان بهێنین گوتیان بۆتان نییە دەبێت لێرە بمێننەوە بۆ ئەوەی ببن بە پند بۆ ئەوانەی دەیانەوێت بپەڕنەوە ئەو بەر. ئەو پیاوە باشە باوکی ئەیسام لەگەڵ دراوسەکانمان چوون بەرزیەوە هێنایانن. ڕۆژی یەکەم دەرچوین دوانمان لە تەرمەکان ڕاکێشە دوو برابوون نافعی زاوام و براگەورەکەی کە ناوێ حوسێنە تارمەکانیانمان بە ڕاکێشان هێنا لە ناوچەیەکدا ئەرچ خۆمان بەجێ هێنا چونکە ڕێزگرتنی مردوو ناشتنیەتی دواتر بە خاکمان سپاردن. گوتم ماوەتەوە دوو کوڕەزاکەم یەکێکیان 21 ساڵاوی دیکەش 19 ساڵە. ڕۆژی دووەم گەڕامەوە تەرمی دوو برازا کوژراوەکانیانم هێنا کە کوژرابوون نەمتوانی بیانگەیمە ناوچەی خۆمان لە ناوچەی بابلگێش لە زەویشی بەجێ هەڵڕاودا بە خاکمان سپاردن. کە مێردەکەمیان کوشت براکەشمیان لەگەڵەوە کوشت واتە براکەشم لەگەڵەوان چوو هەمان مەرگ و هەمان کات تەنیا باوکم مایەوە باوکیشم پاش ڕووداوەکە لە تەمووز گەمارۆ درابووین باوکیشم پیاوێکی پیر بوو ئەوەندە برسی بوو لە برسا مرد لەو خانوەی تیایدا بووین بە خاکمان سپارد ئیدی من کەسم نەما. ماڵەکەمان بە قەدەر خێڵێک خەڵکی تێدا بوو ئێستا کە خۆت دەکەیت بە ژووردا بەس ژن دەبینیت ئەی پیاوەکان چیان لێ هات. گازفرۆش بوو هاتە حوشەکەمانەوە گازمان پێ بفرۆشت منی بینی منیش سێرم دەکرد بەدایکمی گوت حاجی ژن تۆزێک ئاوم بدەرە بیخۆم براکەماتە چێشخانە ئای بۆ بەرێت دەرگای چێشخانەی کردەوە من لەوێ دانیشتە بووم سێرم کرد ئەوش سێریم دەکات ڕۆژی دواتر بنەماڵەکەی نەردەخواز بێنیم. براکانی خۆشیان دەویست دایکی خۆشی دەویست کەسێکی زۆر بەسۆز بوو لەگەڵی دانیشت بایوات دەزانی ساڵەکە دەیناسیت لی بێزار نەدەبووی لەگەڵ منداڵەکاندا زۆر بەسۆز بوو بەس بێبەشیان کردن لە سۆزەکەی تاوەکو بڵێ لەگەڵیان بەسۆز بوو. لەپڕ بیرم دەکەوێتەوە چۆن لە ماڵی خۆم دەژیام چۆن کە دەهاتە ماڵەوە بازاڕی کردبوو مناڵەکان لە چوار دەوری کۆ دەبوونەوە. ئەو ڕۆژەیان کوڕەکەم لێ پرسییم دایکە بۆ باوکمیان کوشت تەنانەت دەیگوت لە گۆڕەکەی دەری بێنە لای خۆمانەوە پاڵی بخەبا لەگەڵماندا بژی. کوڕە گەورەکەم وای دەگوت گوتم ڕۆڵە نابێت باوکت مردووە و لامان نەماوە گوتی دایکە قەی ناکە دەزانم مردووە بەس دەری بێنە لە گۆڕەکە بالای خۆمانەوە بخەوێت و مەی نێژە. ئەو وردیلانە کوشتویانم ئەو دەڵێت باوکە ئەو دەڵێت باوکە هەمویان کوڕەزا منداڵی کوڕەزا من و هەمویان بەدایک بانگم ئەکەن هەمووی لای من کۆ ئەبێتەوە هەمویان باوکیان لە من دەوێت باوکیان لەکوێ بۆ بێنمەوە. خودداوەی لە چارە نووسیوە و خوددا بردیەوە و ئەمری خوددایە ئەوانیش نیان کوشتە بە تەمەنی تەواو بووە و هەردەمرد بۆ سەبووری خۆمان دەدەینەوە وا بە خۆمان دەڵێ بەڵامەوە درۆیە ئەگەر ئەوان نیان کوشتەبایە ئێستا نەمردە بوو. هەمووی هەر ڕۆیشتن و جیان هێشتم ئێستا من خاوهن ماڵەکەم
من مامم خاڵم هیچ کەسێکم نییە هەوکاریم بکات مامم نەماوە لەگەڵمە زۆر کارەساتە زۆر ئەو کارساتی بەسەر ئێمەدا هات لە برسێتی لە تینوێتی لە ترس لە ئازاردان هۆکارەکەی چی بوو نازانین بۆچی نازانین وێرانبوونی شارەکە لە بەرچاوی هەموو دنیاە قوربانیە کوژراوەکان ئەوانەی گۆڕیان هەیە و ئەوانەشی بێگۆڕن هەر لە بەرچاون مەرگەساتی ئەوان گەیشتۆتە دوادیمەنی خۆی ئەوەی کە ناشبینرێت ئازار و زامی زیندووەکانە ئەو وێرانەی جەنگ لە ناخیاندا بەجێی هێشتووە بۆ هەتایی ئاساوارەکانی دەمێننەوە مەرگەساتی ئەمان تازە لە سەرەتادایە ئەو کاتێ ئازاد کران کاژمێر 4 عەسر گروپی وەڵامدانەوەی خێرا لە ناو سوپا و پەیوەندیان پێوە کردم گوتیان ئازادمان کردوون زۆر دڵخۆش بووم بەڵام دڵخۆشێکی تەواو نەبوو لەبەرەوەی براکانم نەهاتن لەگەڵیاندا من بۆ کوێیان بەرم ئەم کوڕەشم کە ئێستا لای تۆ دانیشتۆ خۆی کرێت چییە ئێمەش هەمومان هاتوین بۆ لای ئەو کەسمان نییە ئەو نەبێت هەموو یەکێک لەوان خێزانی بەجێهێشتووە من خۆشم 5 کچ و ژنێکم هەیە کرێ چیشم لەگەڵ هەر کامێکیشیان قسە دەکەیت لێت دەڕەنجێ بە هەر کامیان بڵێ وامە کە لێت دەڕەنجێ قورسە لەسەر دڵیان من نازانم چی بکەم کێشەکە یەک و دوان نییە 5 بێوەژنم بەسەردا کەوتووە هەر یەکەیان 3 یان 4 منداڵیان هەیە بچووکترین کەس لە کوژراوەکان منداڵێکی هەیە من چی لەم بارەگرانە بکەم ڕاستە من ئازاد کراوم بەس ژیان هیچ تامی نییە ببێ ئەو کە دادەنیشم سەیری خۆم دەکەم لێرەم و لەم بەشەی ئەمبەر لای برای مێردەکەم و مێردەکەشم نەماوە بۆم قبول ناکرێت ناچێتە مێشکمەوە شتێکی زۆر قورسە بۆم قبول ناکرێت چۆن ئەو ڕۆشت و منی بەجێهێشت ئێمە زۆر گەڕین بۆ خانوێک بچینە ناوی دەستمان نەکەوت خانوێکمان دەستکەوت تەنیا چوارچێوەیە سەقفی پێوە نییە چوینە خانوەکەەوە ڕۆژێک تێدا دانیشتین ئەمڕۆ خاوەنەکەی هاتووە دەڵێت دەبێت چۆڵی بکەن گوتی من پێرە ئازاد بووم دەمەوێت خۆم و خێزانەکەم تێدا دانیشین گوتمان ئێ باشە ئێمە بۆ کوێ بڕۆین گوتی من چی بکەم من بچم بۆ شوێنێک بگەڕێم لە کاتێکدا خۆم خانوم هەیە گوتی شتی وانە دەبێت ئەمڕۆ عسرەکەی دەربچن و بۆم چۆڵ بکەن تاوەکو عسر مۆڵەتی پێداین گوتیەگە دەرنەچەن شکاتان لێ دەکەم باوکم تووڕە بوو ڕۆیشت بۆ کەم پیاوارەکان لە خازەر گوتی باشترە لەوەی وارە سوابم من و دایکم شەوانە دادەنیشین و بیر دەکەینەوە لەوەی دەبێت سبێنێت چی ڕووبدات بووکەکانیشمان بێگانە نین کچی مام من برای باوکم هەموو شتێک دەڕوێتەوە و هەمووان دەگەڕێنەوە ماڵەکانی خۆیان بەس من ماڵم نەماوە ماڵی کوڕەکەم حسێن ئەوەی لێوەی دەرچوین مڵکی حەڵاڵی خۆی بوو ئەویش فڕۆکە بردومانی کرد ناسیاومان هەیە تەلەفۆنیان بۆ کردوین دەڵێن ئەوێش تەخت بووە ماڵەکەی خۆشم تەختی عێراقی ئەمڕۆ لەوەی کە هەبووە یەکگرتووترە لە هەموو کاتێک زیاتر بە یەکدیەوە پەیوەست بووە ئەی عێراقیەکان
سەرکەوتنی ئەمڕۆمان سەرکەوتنە بەسەر تاریکستانیدا، سەرکەوتنە بەسەر دڕندەی و تیرۆردا. لێرەوە ڕایدەگەێنم لێرەوە کۆتایی هاتن و شکست و لە ناوچوونی دەوڵەتی خوراافەی تیرۆری داعش بۆ هەموو جیهان ڕادەگەێنم کە داعشیەکان 3 ساڵ بەر لە ئێستا لێرە لە شاری مووسڵ ڕایانگەیاندبوو. إلى أين تأخذني يا أبي؟ إلى جهة الريح يا ولدي، وهما يخرجان من السهل حيث أقام جنود بونابرت تلا لرصد الظلال على سور عكا القديم. يقول أب لابنه: لا تخف، لا تخف من أزيز الرصاص، التصق بالتراب لتنجو، سننجو ونعلو على جبل في الشمال، ونرجع حين يعود الجنود إلى أهلهم في البعيد. ومن يسكن البيت من بعدنا يا أبي سيبقى على حاله مثل ما كان يا ولدي. لماذا تركت الحصان وحيدا؟ لكي يؤنس البيت يا ولدي، فالبيوت تموت إذا غاب سكانها.